دیندار بە، داپۆشراو بە، ڕوو لەخوا بە، نوێژەکانت بکە، ئەجر و پاداشتی 50 سەحابە و 50 شەهیدی سەحابەت بۆ دەنووسرێ. بەیەگە سافیرە بی چی دەسەکەوێ؟ بەس سزای خوا دەسەکەوێ، بەس تووڕەیی خوا دەسەکەوێ. جا خۆت داپۆشە بۆ ئینشاڵڵا خوای گەورە ئەجر و پاداشتی 50 سەحابە و 50 شەهیدی سەحابەت بۆ بنووسێ لە پێناو ئەوەی کە تۆ دەست گرۆ بە دینەکەی خواوە. دەست بە دینی خواوە گرتووە، دینداری خواپەرستی دەکەی. تەنها ئەو کاتە واجب نییە لەسەر خۆ داپۆشی کە نوێژەکەی. کاتی داهاتی دەرەوە بێ خۆ داپۆشی. خوشکی بەڕێزم، پێت خۆشە خوای گەورە ئەجر و پاداشتی 50 سەحابەت بۆ بنووسێ؟ پێت خۆشە ئەجر و پاداشتی 50 شەهیدی سەحابەت بۆ بنووسێ؟ بێگومان بەڵێ پێت خۆش. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم لە دوو حەدیث صحیحدا، ئەو کەسەی دەست بگرێ بە دینەوە لە کاتێکە کە فەسادی و خراپەکاری زۆرە، ئەمڕۆ ئەو ڕۆژەیە، دیندار بە، داپۆشراو بە، ڕوو لەخوا بە، نوێژەکانت بکە، ئەجر و پاداشتی 50 سەحابە و 50 شەهیدی سەحابەت بۆ دەنووسرێ. بەیەگە سافیرە بی چی دەسەکەوێ؟ بەس سزای خوا دەسەکەوێ، بەس تووڕەیی خوا دەسەکەوێ. جا خۆت داپۆشە بۆ ئینشاڵڵا خوای گەورە ئەجر و پاداشتی 50 سەحابە و 50 شەهیدی سەحابەت بۆ بنووسێ لە پێناو ئەوەی کە تۆ دەست گرۆ بە دینەکەی خواوە. دەست بە دینی خواوە گرتووە، دینداری خواپەرستی دەکەی. تەنها ئەو کاتە واجب نییە لەسەر خۆ داپۆشی کە نوێژەکەی. کاتی داهاتی دەرەوە بێ خۆ داپۆشی. داپۆشراو بە، لەچکی تون بکە، مەزبوط بە، سنگت بۆ خەڵک دەرمەخە، ئەو سنگی کە تۆ دەریەخی وەڵێ جوانە، ئەو قۆڵی کە دەڵێ جوانە و شانازی پێوەگەی، ئەو قاچەی کە دەری دەخەی بەخوا ڕۆژێکە بەرناو خۆڵە دەڕزەیە، بۆیە هیچ قیمەتێکی نییە. ڕەزامەندی خوا لە هەموو شتێک گرنگترە، بۆیە لەدەست خۆتی مەدا خوشکی بەڕێزم تۆبە بکەن بگەڕێنەوە بەلای خوا، ئێوەی موسڵمان و پیاویش ئەو غیرەتێکە لە دیاری قەبرەکە هەتانە با ئەمڕۆ هەتان بێت. ئەوە گرنگە. لە قەبرەکە پێویستی بە شاردنەوە نیە، چونکە خام و داپۆشرا و ماشەڵڵا کامل داپۆشراوە، بەس ئێستا داپۆشراو نیە دایپۆشە.